یعنی ئەگەر بتەوێت لە ڕێگەیەکی حەڵاڵەوە پارێک پێ بکەی زۆر ناڕەحەتە، زۆر قورسە. هەم هونەرمەند بووت بووی کاک ڕێبوار ئەگەر واز لە هونەربێری میش بە دواتە وازێنەوە. کاروان خەباتی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەدیثی هەیە ئەفەرمێت قیامەت دڵناسێتە تاکو وای لێت ئیسلام وەکو پشکۆیەکی ئاگری لێ کەس ناتوانێت نیم سەعات لە دەست خۆیان بهێڵێتەوە. هونەر نەبوو بۆی کە بژێنێت، هونەر ناوژێنێت. بەڵێ زۆرم لەبەر کردووە سوڕەتی ئەعلا، سوڕەتی غاشیە. ئەوە پڕ بەدڵ پێم خۆش بوو جەنابتان بن لەبەرەوەی ئێوە لە ناو خەڵکان شتەکانیشتان زۆر جوان ئەچێتە ناو خەڵکەوە وەکو خۆی ئەگات. قەدیمیڵێ ئەگەر جارێک شەڕم هەبێ با خێرەکەشم هەر بۆ تۆ بێکە چەند وەخت لەگەڵمانە بن پێم خۆش بوو ئێوە ئەم چاوپێکەوتنە لەگەڵ ئێوە ساز بکەین. ماوەی نزیکەی ساڵێک دەبێت کە هونەرمەندی میلی دیاری هەرێمی کوردستان ڕێبواری مەلازادە وازی لەوتنی گۆرانی هێناوە. ڕێبواری مەلازادە حەزی کرد لە ڕێی پایتەخت میدیاوە هەواداران و دۆستان و هاوڕێیانی ئاگادار بکاتەوە کە لە ئێستاوە لە یەکێک لە بۆنزیخانەکانی پارێزگای سلێمانی دەستی بەکارکردن کردووە. و من دەچمە لای خۆی، دەچمە لای کاک ڕێبوار. کاک ڕێبوار سڵاو لێبێت. سەرچاوەم یاخوا بەخێر بێن. ڕێک و باست چۆنە؟ تۆ گا پێشۆگیان سپاس دەکەم. پیرۆزبایی ئیشە نوێیەکەت لێ دەکەم. قوربانە بم. پێم لە چۆن بوو بڕیارەتدا کە لێرە کار بکەیت؟ بەڵێ وەڵاهی وەکو جەناب دەزانی کە کاتی خۆی لە ئەمریکاتمەوە لە مانگی حوتی پار بوو. ئیتر لەو کاتەوە من هیچ ئیش و کار و کەسابەتێک نەبوو بیکەم. سێ چوار ماڵیان ئاوا بێ خەڵکی چاک خۆتان ئاسایی ئیشیان پێ ئەوتم بەڵام هەستمە کرد ئیشەکەیان لەگەڵ تەمەنیم ناگونجا یان بۆ من نەئەبوو. ئیتر سپاس بخواوە ئەوە تقریبەن هەفتەیەکە بێت لێرە ئیشەکەم. با بڵێن ئیشکردنەکەش وەکو با بڵێن دەرسەد ئێرانەڵێن دەرسەد ئیشەکەم لێرە سەرپەرشتی بەنزیخانەکە کە ماگام لە بینە بێت لە کوالەتی بەنزینەکە برسمەوە لە کارمەندەکان ئاگام لێیانە بێت و ئیشانەکەم. چۆن بوو حەزت لە ڕێی پایتەخت میدیاوە هەواداران و دۆستان و هاوڕێیان ئاگادار بکەیتەوە؟ پڕ بەدڵ پێم خۆش بوو جەنابتان بن لەبەرەوەی ئێوە لە ناو خەڵکان جا شتەکانیشتان زۆر جوان و زۆر جوان ئەچێتە ناو خەڵکەوە وەکو خۆی ئەگات. کاتێکە قەدیمیڵێ ئەگەر جارێک شەڕم هەبێ با خێرەکەشم هەر بۆ تۆ بێکە چەند وەخت لەگەڵمانە بن پێم خۆش بوو ئێوە ئەم چاوپێکەوتنە لەگەڵ ئێوە ساز بکەین. سپاس دەکەم لە خزمەتای ئێمە. پێم بڵێ لە ڕابردوو داوتت بە دوای کارێکی حەڵاڵدا دەگەڕێن. بەڵێ تا چەند قورس بوو تا ئەوەی کە کارێکت دۆزیەوە؟ زۆر قورسە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم حەدیثی هەیە من بە عەرەبیەکەی کەوتراوە ئەوە نازانم بەڵام ئەفەرمێت ئەخیر زەمان هەڵ ناسێت قیامەت هەڵناسێتە تاکو وای لێت ئیسلام وەکو پشکۆیەکی ئاگری لێ کەس ناتوانێت نیم سەعات لە دەست خۆیان بهێڵێتەوە. بەڕاستی ئەمڕۆ زروفەیە یعنی ئەگەر بتەوێت لە ڕێگەیەکی حەڵاڵەوە پارێک پێ بکەی زۆر ناڕەحەتە، زۆر قورسە. بەڵام سوپاس بخوا من ئەوە لێرەم کاسبێکەشمان ئەوەی پرسیارم کردووە ئەوەی من خۆم ئاگدارم حەڵاڵە لەگەڵ کاکە یوسف کوڕێکی گەرمانیە وا لێرە ئیشەکەین و وەکو برا. لەماوەی ئەم هەفتەیەدا هەوادارەکان هاتوون بۆ ئێرە؟ وەڵاهی بەهۆی جەژنەوە نا، بەڵامی تر من پڕبەدڵ پێم خۆشە بێن بۆ لامان گەورەمان بکەن ئێمەش پێشوازیان لێ بکەین بن بە پشت و پەنا بۆ ئێمە داوا لە خوای گەورەکەین کە ڕزقێکی حەڵاڵ پارویەکی حەڵاڵمان دەستکەوێ ئەوانش گەورەی بکەن و بەسەرمان بکەن و ئێمە پێشوازیان لێ بکەین. ئەو هونەرمەندانی کە هاوڕێت بوون ئێستاش هاوڕێتن بەڵێ زانیوانە کە بەڕێز لێرە کار دەکەیت لەوانەیە لە ڕێگەی ئێوە بزانن ئەگینا ئەم دەقەیە بڕوا ناکەم لەوانەیە هەندێکی کەمیان بزانن بەڵام لە ڕێگەی ئێوە ئینشەڵا ئەوان دەزانن. لێرە چیان پێ دەڵێت؟ پێیان ئەڵێم هەمووتانم خۆشەوێت من ناتوانم ڕێگە بۆ کەس دانێم بەڵام پێم خۆشە لە پاڵ هونەرەکەیە ئیشێکی کە بکەن چونکە لە ناو کووردا هونەر نەبوو بۆی کە بژێنێت، هونەر ناوژێنێت. بیری هونەر ناکەیت؟ هونەرێک ئەگەر بژێنێت هونەرێ ئەگەر با بڵین یعنی عیبدار نەکات با بەڵام لای ئێمە هونەر ناوژێنێ هونەر ئەبێ یعنی معقولە من سەر و ڕیشم سپی بوو هەر بچم ئەوەی کەم کرەوە بکەم نا. لە ڕابردوودا زۆربەی دانیشتەکان لەگەڵ هونەرمەند کاروان خەباتی بوو. بەڵێ ئێستا پەیوەندیتان چۆنە؟ وەڵا لەگەڵ کاروان خەباتیە سوپاس بخوا
ئەگەر هونەرەکەش نەمێنێت وەکو ماموبرازا یعنی زۆر خۆشەویست و زۆر بەڕێزە کاکاروان لەگەڵ ئارام شەیدا هەر وەکتەر لەگەڵ جێگری مامۆسامیدیا هەر وەکتر لەگەڵ زۆری هونەرمەندەکان لەوانەیە ئێساگەر ناوەکان بێنم زۆری لەبیر بچێت لەگەڵ کاک جاسمی ساس لەگەڵ کاک ئەحمەد بێکەس لەگەڵ زۆریان کام هونەرمەند بووت بووی کاک ڕێبوار ئەگەر واز لە هونەربێنی میش بەدوا تاوازێنم کاروان خەباتی پێت نەوتۆتەوە بۆچی وازت نێنە واللهی با بڵێن درەنگ یەکتریە بینین بە حکمەوەی من ئەمڕۆ زۆر دوورم لە بواری فەن و هونەرەکەەوە درەنگ یەکتریە بینین بەڵام ئیتر دوورونزیک ئاگامان لە یەکتریە بە تەلەفۆن ئەوە خۆی ئیشەڵاوی گاتەوە قەناتێ و بڕیارە بدات هیچ هونەرمەندێکی دیکە هەیە وازی هێنابێت لە دوای تۆ شنگ نابە ناوەڵا لە ماوەی ئەم نزیکەی ساڵەدا قورئانی دیکەت لەبەر کردووە ئەزانی چۆنیا من سوورەتی کەهف لەوانەیە بڵێم هەموویم لەبەرە سەودە ئاەتە بەڵام ئێستا گەر بڵێ لەوانەیە هاڵی تیا بکەم بەڵام سوورەتی بسم الله الرحمن الرحيم إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها يومئذ يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى بەڵێ زۆرم لەبەر کردووە سوورەتی یعلا سوورەتی غاشیە ئەوە بەڵام ئەمە وەکو لەبەرکردن بڵێ کاتی خۆی گوێم لێ بووە لە مزگەوتا من تەمان دەمێکە نوێژەکەم بەڵام ئێستاکە ئەمەوێ بەسەریا بچمەوە وێتە بەرچاوم هەوڵی وایەم لەبەری بکەم دوسێ جارێ خوێنمەوە بەڵێ لە کۆتاییە پێم بڵێ لە دوای کەواز لە کاری هونەر هێنا و دوای نانێکی حەڵاڵدا دەگەڕایت ماوەیەکی زۆر بێکار بوویت لەو ماوەی بێکاریەدا هیچ کات کەسێک یاخود ناخت هاي نەدای جارێکی دیکە بگەڕێتەوە سەر هونەر نەخێر من دایما دوعاکە مەڵێم خوای گیان تۆ بە دەسەڵات و گەورەی و عەزەمەت و ڕەحمی خۆت یارمەتیم بەی من نەچمەوە سەرگۆرانی منیش لە بەرنامەمانە بووە بچمەوە سەرگۆرانی بەڵامی تر بە کاتێکی قورسی شاتێ پەڕیم سەکان خۆش بێ بەڵێ وەکو بینیتان بینەرانی پایتەخت میدیا هونەرمەند ڕێبواری مەلازادە پێی خۆش بوو کە لەڕی پایتەخت میدیاوە هەواداران و دۆستان و هاوڕێیانی ئاگادار بکاتەوە کە لە یەکێک لە بانزیخانەکانی پارێزگای سلێمانی لێرە کار دەکات و پێی خۆشە سەردانی بکەن و ئەویش بە کوتەی خۆی لە خزمەتیاندا دەوێت ئێمە لە خزمەتیان نابین بۆ ئومێدەم پێشوازیەکی چاکمان لێ بکەن بن بە پشت و پەنا بمان کە زیاتر دڵمان بێشەکەمان خۆش بێت قوربانە بم چاوەکەم